خۆشەویستان لە تەوریەکەی بانگ باش کوردستان لەگەڵتانە بین یەکێک لە تەورە سەرەکیەکانمان کە گفتوگوی لە بارەوە دەکەین پرسی پەروەردە و خوێندنە جیاوازی و بەراوردکاریەک بکەین لە نێوان سەردەمی ئێستا و سەردەمی ڕابردوو و جیاوازی وردەکاریەکە خۆی لە چیدا دەبینێتەوە پەروەردە و فێرکردن لە قۆناغەکان و جیلەکانی پێشتردا چۆن بۆ لەگەڵ ئەمنەوەی کە لە ئێستادا پەروەردە و فێرکردنێکی جیاوازیان ڕەنگە کەم تا زۆرێک هەبێت لە ڕووی منهەجی خوێندنەوە چۆن توانراوە گۆڕانکاری لە منهەجی خوێندنی خوێندکاراندا بکرێت ئەو منهجی کە دانراوە تا چەند شایستەیە بۆ بیر و فکری منداڵانی قۆناغەکانی سەرەتایی و تا دواتر چۆن دەتوانین ئێمە لە ڕووی ئەدەبی کوردیەوە منداڵەکانمان ئاشنا بکەین بە خوێندن و خوێندنەوە تەنها منداڵەکان دەشێ لە ناو خوێندنگاکاندا ئاشنای ئەدەبی کوردی بکرێن ئاشنای هۆنراوە و شعر و یاداشت و جۆرە جیاوازەکانی نووسین بکرێن یاخود دەشێت کە دایکان و باوکانیش لە ئاستی خۆیانە گرنگی بەم بوارە بدەن بۆی منداڵەکانیان فکرێکی فراوان و مشکێکی فراوانیان هەبێت هەر لە سەرەتاکانی تەمەنیانەوە بە هۆنراوە و چیرۆک و بابەتە ئەدەبیەکان ڕاهێنانیان پێ بکرێت دیار من گفتوگۆکانم دەست پێ دەکەم لەگەڵ مامۆستا ئەمین سەپان پەروەردەکار و شاعیر و نووسەر کە ڕاستەوخۆ لە سەودی بانگ باش کوردستان میوانمانە مامۆستا بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. جەنابە باش سوپاسانەکەم بۆم دەرفەتە هیوادارم بتوانم لەم 20 دقیقەیە کەنێنێک لە دنیای پەروەردە و فێرکردن پڕکەمەوە هەموو جارێک عەزە دەکێشن من بانگێشەکەن بۆ ئێرە بەڵام بە هیوام بانگێشکردنەکەتان بێ بە مایەی خێر و خۆشی بۆ مناڵی ئازیزەکانمانە کە ئینشەڵا چەند ڕۆژێکی کە دەرگای قوتابخانەکان ئەکرێتەوە و مامۆستا و قوتابی بە یەکتر شاد دەبنەوە. مادوونێ مامۆستاگیان دیارە ئێمە ئەرکی خۆمانە کە تەواوی چین و توێژەکان تەواوی ئەو کەسانی کە جێدەستیان هەیە و دەتوانن کلێنێکمان بۆ پڕ بکەنەوە ئێمەش تیشی بخەینە سەر بابەتە جیاوازەکانیان و سوودمەند بین لە گفتوگۆکانیان مامۆستا دەبەوێت دەستپێک بەوە دەست پێ بکەم کە جیاوازی پەروەردە و خوێندن لە ساڵەکانی ڕابردوودا لەگەڵ ئێستا ئێوە لە چیای بیننەوە؟ ئەترسم بڵێم کۆن باشتر بوو لەم تازەیە بەڵام ئەمە ڕاستیەکە حاژە هەڵەگرە ئێمە کە کاتێک قوتابی بووین جیاوازەکە ئەوەیە بە دوای خوێندنە ئەگەڕاین باوکو دایکمان ئەی بردین یان و ئەی مامۆساگیان وشەیەکە خەڵکی زاکێ ئەمە بەرڕەخنە ئەزانێ ئەیڵێ گۆشتەکەی بۆ تۆ دەستخانەکەی بۆ من مادای ئەوەیە گۆشتی تەمەڵیم ناوێ من ئێسک و پرۆچێکەکەمەوە وەستا بێت بتوانێت خزمەتی خۆی و نیشتیمانەکەی پێ بکات ئەمە خەڵکەکە زۆر وا تێگەشتووە کە ئەو دایک و باوکەی ئێمە ئەمە بەربۆیە ئەی و ئەمە بکەن بە چاوساخ ئێمە دنیای پەروەردە و فێرکردن و خوێندن ئەو سەردەما شتێک بوو خەڵکەکە وەک پێویست ئەچوو بە دەنگەوە بەڵام ئێستاگێ وەک ئەوە وایە بڵێ وەڵام کاکە من ئەچم بۆ قوتابخانە وەخت بەسەر ئەبەم یاخۆ ئەچم بۆ قوتابخانە ناتوانم مناڵەکان بە تایبەتی لە ئەهلەکانە بە شێوەیەکی ڕاست و دروست لەگەڵیانە هەڵسکوڵ کەوتکۆم چونکە دنیاکە بە تەواوەتی ئاڵۆز بووە جاران خەڵک بە پارویەک ئەژیا ئێستاکێ هەموو دنیای هەبێ هێشتا هەرەڵێ بابێت لەبەر ئەوە ئەم جەنجاڵیە وای لەوە کردووە خێزانیش پەردەوازە ببێ هەر لەگەڵ مەلابانگدانا هەریەکە بەلایەکە ئەڕوا و مناڵەکەیش وەک پێویست نییە یعنی دەستگایەکی ئەو تۆ نییە وەکو ئەوروپا کە مناڵە ئەبێت یەکە گیادوان نۆکو ئێمە نییە ماڵێ شەش حەو مناڵیە بێت ئەوان حکوومەت ملزیمە بە خێوکردنیان بە پەروەردەکردنیان بە بردنیان بهێنانەوەیان حتا هیوانەیە یەکشەمان و شەمان ئەیهێنەوە بۆ خێزانەکە هەرچەند ئەوە تۆزێ قورسە بەنسبەت خێزانەوە چونکە ئەو سۆزە بەرامبەر بە مناڵ کەم ئەبێتەوە لەبەر ئەوە من مامۆساکانی ئەو وەختە بڕوانامەکان شەشی سەرەتایی بوو کەچی کۆمەڵێ مامۆسای لێ دەرچوو کە تا ئێستاژیژ لە قوتابخانەکانی ئەوان باشە مامۆستا ئەمە زۆر باز دەکرێت کە ئەوسا لە سەردەمانی زووە مامۆستایان تاکو و قۆناغەکانی سەرەتاییان دەخوێند و دەیانتوانی وانە بڵێنەوە هۆکاری ئەمە چی بوو؟ ئەو وەختە
ئەو وەختە مامۆساکانی ئێمە ئەوەندە بە وەفا بوون بەرامبەر بە کارەکەیان، چونکە کاری مامۆستایی کارێکی پیرۆزە، ئەوەی ڕێزی لە کاری مامۆستایەتی گرت خۆشی پیرۆز ئەبێت. ئەو مامۆستانەی ئێمە وەک ئەرکیشان بە پارەیەکی زۆر کەم ئەهاتن قوتابخانەیەک 3 4 5 6 7 مامۆستایتیا بوو، دەپۆل بوو برا بڕێوە. ئێستاکێ 52 مامۆستا لە قوتابخانەیە کابێ، ئەگەر دەپۆلیش بێ ئەو ئاستەی دامبەزیوە، دامبەزینی ئاستەکە کۆمەڵێ گرفت هەیە. جاران ئێمە ئەو مامۆسایە ئاهات لە باتی خوێندنەوەی بە سوود کە ئێستاگێ هەیە، هیچ بەهایەکی بۆ خزمەتکردنی پەروەردە و فێرکردن نییە، یا زۆربەی وەرگیراوە لە دەرەوە و قەڵەم بازیان هێناوە هێناویانەتە ناو دنیای پەروەردە و فێرکردنەکەی ئێمەوە. ئەوان ئەڕۆشتن. من بیرم نییە مامۆستا شێخ سەفادی نێو نەقشبەندی لە بری خوێندنەوەی بەسوود قەڵای دمدمی بۆ خوێندینەوە. ئەهاتن پندەکانی پیرەمێردیان پێلەبەر ئەکردین کاردۆخی بەڕێز. ئاهاتن عینشەونم جەژنی کوردستانە، جەژنی نەورۆزە، بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە، بەڕەحمە بێ لەم بینە ئەویش چوویەوە بۆ بارەگای بەزەیی خوا لەگەڵ مامۆستا عوسمان هەورانیا کە پێرێ چوین وش پەیکەرێکمان لە هەڵەبجەی شەهید بۆ کرد. ئەمانە قوتابخانە بوون. ئێستایش و بۆ نەوەکانی داهاتوویش ئەمانە قوتابخانەن، ئەبێ ئێمە بڕۆین لە قوتابخانەی ئەوانە بخوێنین، ئەینجا بچینە ئەوەی کەوا بڵێن ئێمە نیمچە مامۆستاین. باشە مامۆستا، گرفتەکەی پەروەردەی ئێستا لە ڕووی خوێندنەوە لە چیا بینەوە ئێوە؟ ئێمە گرفتەکان زۆرن داریگیان. ئێمە گرفتی پێگەیاندنی مامۆستایانمان هەیە، گرفتی بەرنامەمان هەیە، گرفتی وەسائلی ئیزاحمانەیە، یعنی هۆکانی ڕوونکردنەوەمان هەیە، بژێوی ژیانی خێزان و مناڵمان هەیە، بژێوی ژیانی مامۆستا عەزیزەکانمان هەیە، گرفتی حاڵەتی نەفسیمان هەیە، نەخۆشی نەفسیمان هەیە کە خەفەت ئەخۆی بۆ خۆمان، بۆ خێزانەکەمان، بۆ نەتەوەکەمان، بۆ نیشتیمانەکەمان، بۆ پاشە ڕۆژمان. ئەو وەختە ئەم دنیای جەنجاڵیە نەبوو. ئەنجا ئەبینین ئەو بەرنامانی کەوا دائەنرێن بۆ پەروەردە، ئەو بەرنامانە نین بتوانن هزر و بیری قوتابی لەم سەردەمەدا بجوڵێنن، وای لێ بکەن ئەو بەرەو پیری خوێندەکە بڕوان، نە خوێندەکە بڕات بچێتە لای ئەو نەتوانێت وەک پێویست ئامادەی بکە یاخۆ فێری ببێ. باشە مامۆستا، بەڵام هەمیشە دەوترێت لەلایەن ئەو کەسانی یاخۆت لەلایەن وەزارەتی پەروەردەوەکە نوێگەری ئەکرێت لە سیستمی پەروەردەیە بە ئامانجی ئەوەی کە خوێندکاران ئاگاداری یاخۆت مەیلیان زیاتر لە بابەتە ئەدەبیەکان بێت، زیاتر مەیلیان لە خوێندن و خوێندنەوە بێت، بە دیاریکراوی کە ئەمان ئەم منهەجە هەڵدەبژێرن، کێن کە هاوکاریان دەکا، ڕاوێژ بە کێ دەکەن، کێن ئەو کەسانی کە شارەزان لە بابەتەکەی و منهەجەکە دیارەکەن بۆ خوێندکاران. پرسیارێکی زۆر بەجێیە، یعنی کێشەکە ئەوەیە ئێمە جاران پەیوەندیمان بە بەغاوە هەبوو. ئەوان کاتێک کە لە پەنجاکانە ئێمە قوتابی بووین، بەڕاستی ئێستاش ئەوەی پێمانە لە باخەڵەکەی دەسەر ڕاستمانە هی ئەوانە. ئەوەی ئێستا ئینەکەین هێشتا باخەڵی لای چەپمانێن پڕ نەکردووە. لەبەر ئەوە ئێمە چاوڕوونێکی ئەو تۆمان نییە، یعنی بەرنامەیەکی داڕێژراوی سابتمان نییە.
خۆ کاتێکیش کە ئێمە ئاڵن گۆڕانکاری بکەن خۆ ئەم ئاەتی قورئان نییە با بێت گۆڕانکاریەکەن بەڵام گۆڕانکارێکە چۆن گۆڕانکاریەکەین لە خزمەتی مناڵە لە خزمەتی فێربوونا لە خزمەتی پەروەردەکردنا لە خزمەتی زیندووکردنی کەلتوری نەتەوەیە لە خزمەتی زمانی دایکە ئەمانە ئێستاچێ وردە لە خەریکن لە شیرازە دەرئەچن بۆ چونکە ئێمە ئێستاچێ ئەمانەوێ بەبای باڵ بڕۆین نابێت ئەبێ ئێمە سەیری بەردەمی خۆمان بکەین سەیری چواردەورەکەمان بکەین بزانین ئەوان لە چه ئاستێکا چۆن گەشتونەتە ئەو پلەی پایەیە کە ئێمە بڵێن لاسایی ئەوانەکەینەوە ئێمە میلەتێکین زۆر سەربەرزین زۆر زیرەکین زۆر ئازاین زۆر بلیمەتین بەڵام ئێمە سەرمان نییە یعنی کەسێک نییە بتوانێ ڕێڕێوەکە بخاتە سەر ئەو مەسارەی کەوا پەروەردە و فێرکردن ئەیەوێت. باشە مامۆستا دەمەوێت سەبارەت بە ئیبراهیم ئەمین باڵدار شعرەکانی ئەو لەو سەردەمەیە کە یەکێک بووە لە شعرە دیارەکان هۆنراوە دیارەکان کە فێری منداڵانەکرا و هەروەها سەبارەت بە ئەلفوبەی کوردیش ئەمانە چ کاریگەریەکیان هەبووە کە لەو سەردەمەدا منداڵان فێری دەکران تا چەند توانراوە جێی خۆی بگرێت و لێسادا بۆ نەماوە چمکێک لە پرسیارەکەی تۆ ئەمەیە یعنی ئێمە ئێستاکێ کە جەنابە ئەو پرسیارە من ئەەکەی هەر مامۆستا ئەمینە ئەبینن ئەتر ئیبراهیم ئەمین باڵداریان بیرەکەوێتەوە منیش جێگای شانازیمە یعنی ڕۆژێک ساتێک چرکەیەک بەبێ یادی ئیبراهیم ئەمین باڵدار من ناژیم چونکە من بە مامۆستای خۆم بزانیوە ئەو ڕێڕەوی من بووە ئەو دەرگای بۆ من واڵا کردووە کە سێ چوار ئەلڤیا لە ساڵەکانی 1970 هەتا ئەم کاتێ لە خزمەتی جەناب و جەماوەرام من لەگەڵیانە لەگەڵ هەست و بیر و باوەڕ و خۆشی و ناخۆشیەکانی ژیانی باڵدارە مامەڵە ئەەکەم ئەم ئەلڤێی کە جەنابێ ئەڵێ هەر ئەم بەیانەی ئەگەڕام کتێبێک بێنم نەوەکو تۆ پرسیارێکی هێنم لێ بکەی قورسم لێ بکەین دەتوانم جواب بەمەوە ئەم کتێبم سیر کرد ئەمە لوغاتنامەی ئەحمەدیە کتێبی ئەحمەدیە ئەو وەختە ئەمە شێخ مەعروفی نۆدێ دایناوە بۆ ئەوەی هەرچۆنێکی بێ ئێمە کوردیەکان لە 5 زمانی عەرەبیە کە ئاین زیاتر ئەو قۆناغەی لەو سەردەمەدا ڕۆڵی ئەبینی ئەمە هاتووە بە وەک فەرهەنگی گۆگە وەک ئەوەی کە مناڵی کورد وەک ئەوەی کە فەقێکان لە مزگەوتەکانە تەنها قورئان و کتێبە ئاینەکان نەخوێنن زمانی دایک فەرامۆژ نەکەن هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی وردە ئەم بابەتانە هات هەتاوەکو گەیشتە حامید فەرەج و ئەحمەی عەزیزاغا ئەوانیش ڕۆڵێکی جوامێرانیان بینی لە دانانی ئەلفوبی کوردیا و ئەویان وا کرد کە ئێمە هەمووشی تەمەن دەڤەرەکەی ئێمە لە شاری سلێمانیە بەڕاستی ئێمە ئەبێ ڕۆڵی ئەوان لێیان دەکەین بەڵام زۆر جار هەیە مرۆڤ کە پەشبیاد نەبێ کە ئەڕۆی جلی ئەدوری بۆ لای خەیاتێک ئەگەر خەیاتەکە ناشی بێ جارێ کورتە جارێ نەکەی هەڵ ئەوەشێ جارێ شەرواڵەکەی درێژە ئەبێ 4 جار بۆی بەریتەوە تا پێنەپەڕۆی ئەکات شتێکی لێ دەرئەچێ بەڵام ئەوەی باڵدار ئیلهامێکی یەزدانی بوو کە هێنای خوارەوە بۆ باڵداری ڕەحمەتی بوو بە هۆکارێک کەوا میلەتێکی ژێردەسەی بندەسەی درێژایی مێژوو لەگەڵ دراوسەکانمان و بگەدە دوورتریش ئەو وای کرد هەرچۆنێک بێت گەڵاڵەی ئەلڤەیەک بکات بتوانێت میلەتەکەی لە مۆتەکەی نەهێشتنی لە خوێنەواری ڕزگار بکات ئەوە بوو لە کۆتایی چلەکانەوە دەستی پێکرد لە ساڵەکانی 51 و 52 53 چەند جارێک گۆڕانکاری بەسەرا کرا ئەو وەختە کە کتێبەکەی دانا بە
گێڕانەوە چۆن من ئەو زەمەنە بۆ تۆ ئەگێڕمەوە ئێکە بتەوێت باسێکی ئەو زەمەنەی کۆن بکەی ئەڵێ مامۆستا ئەمین وایوت ئەو زەمەنە کە باڵداری تیا بوو زەمەنێک بوو لە جاسەنە لە دەیەکی خنجیلانەی ڕێگای دووکان لەوێ مامۆستا بوو ئەم ئازیزە هەستی بەوە ئەکرد میلەتەکەی سەرگەردانە بەرامبەر بە فێربوونی زمانی دایک چین وای لێ کرد باڵداری ڕەحمەتی هەموو ڕۆژێک ئەهات بابەتێکی دائەنا بۆ ئەوەی مناڵەکان فێری ئەلفوبێی کوردی بکات ئەم ئازیزە وای لێ هات کە وردە بە کتێبەکە وا لێ بکات کە بێ بە ئەو کتێبەی کە میلەتی ئێمە تامەزرۆیەتی فێری زمانی دایک ببێت باش دوا بە دوای ئەوە کە کتێبەکە سەبری خەتات و ئافرەتێکی سوعاتی کەی پیاڵن لەبیرم چوێەوە ئەوان هاتمون ڕسمەکەیان بۆ کرد بوو دوای ئەوە بە بابەجانی ڕەحمەتی هەزار ڕەحمەت لەو گۆڕەی بێ تا ئێسش لەوە ئەچێ قوتابخانەیەکیان بە ناوە ناونەناوی ئەو هات ڕسمەکانی بۆ ئیبراهیم ئەمین باڵدار کرد حتا ئەوانەی نەهێشتنی نەخوێنەوارەکەی لەو قۆناغی پەنجاکانە چونکە ئیبراهیم ئەمین باڵدار ئەیزانی وەک چۆن مناڵ سەرگەردانە گەورەیش هەر پێویستی بەوە هەیە لەو دنیاەدا فێری ئەلفوبێ ببێ و زمانی دایک بە تەواوەتی فێر ببێ باشە مامۆستا دەزانین کە لە ئێستادا بەشێکی زۆر لە دایکان و باوکان گرنگی بۆ دەدەن کە منداڵەکانیان فێری زمانی دیکە بن لە پاڵ زمانی کوردیدا و لەگەڵ ئەوەشدا دەبینی ناوبەناو هێندەی کە گرنگی بە زمانی ئینگلیزی و زمانەکانی دیکە ئەدرێ هەم لە ڕووی ئەدەبیەوە هەم لە ڕووی ڕێزمانیەوە هێندە گرنگی بە زمانی کوردی نادرێت لەلایەن دایکان و باوکانەوە ئێوە ئەمە چۆن هەڵەسەنگێنن یعنی دەشێت کە منداڵان وها پەروەردە بکرێن کە زمانی دایکیان لاب بێت بە پلە دوو ئێمە ئەویش بەشێکی ترە لە گرفت ئەویش بەشێکی کەیە لە بەتەنگەوە نەبوونی زمانی دایک ئەویش بەشێکی کەیە لە نەهامەتەکانی ئەم میلەتە کە ئێمە وا ئەزانین گڵی دوور دەرمانە وا ئەزانین ئەوەی فێری ئەوە بوو چوار وشەی ئینگلیزی فێر ببێ یا قاڵ بێ لە زمانێکی عەرەبیە ئیتر ئەوە ئەم لای ناوە بەولاوە بەڵام ئەوەی کە گرنگە لای ئەم نەتەوەی ئێمە فێربوونی زمانی دایکە هەر خێزانێک هەر نەتەوەیەک هەر مرۆڤێک هەر دایک و باوکێک هەر مامۆستایەک لەمانە گرنگی نا بە فێربوونی زمانی دایک ئەوە نە مامۆستایە نە باوکە نە دایکە نە پەروەردەیە نە یاسایە نە دەسوورە نە هیچە ئێمە ناڵین خەڵبا فێری ئینگلیزی نەبێ ئێمە ناڵین با خەڵفێری عەرەبی نەبێ ئێمە ناڵین با خەڵفێری فەڕەنسی نەبێ ئەمە چەند فێر ئەبیت تۆ ئەوەنە مرۆڤی بەڵام لەسەر حسابی زیندە بە چاڵکردنی زمانی کوردی نەبێت زمانی ئێمە زمانێکی زۆر پاراوە زمانی گۆرانیە هەر کە من ئێستا ئەم قسانە بۆ تۆکەم ئاوازێکی تایبەتی هەیە وەک زمانەکانی کەنی ئێمە ئاری نەژادین ئەبینی حتا لە ئەڵمانیا و لەوانێکوا ئاری نەژادن نزیکن زمانەکان لە زمانی لاتینیۆ چونکە ئەو پیتانێککە ئێستا ئێمە پێ ئەنووسن خۆ پیتی زمانی کوردی نییە ئەم پیتانە پیتی زمانی عەرەبین ئیبراهیم ئەمین باڵداری ڕەحمەتی ڕەحمەت لەو گۆڕەی بێ یادی بەخێر بێ هات ئەو پیتانەی کە لە زمانی کوردیدا بوونی نەبوو وەکو هۆ وەکو هێ وەکو چی وەکو وڵێ وەکو پی ئەم هات ئەو پیتانە وەکو بزوێنی کورد بزوێنی دێش داینا بۆ ئەوەی دەنگەکان لە جیاتی ئەوەی بڵێن بولبول یا بڵێن ئەمین لە باتی ئەکە فەتحەیەکی بۆ سەرێکی بۆ زیاکەی بزوێنێکی کوردی بۆ زیاد کرد بوو لە قەیرانی فێربوونی زمانی کوردی ئێمەی ڕزگار کرد
بەڵام ئەم ڕزگارکردنەی چۆن بوو وای لە مناڵ کرد هەر بەیانی ئەم بابەتی مێوجی زۆرابەی ئەخوێنێت هەوڵ بە بچێت بۆ گۆرانی گوڵیش هۆ کاکەی شمشاڵ ژەنگیان گۆرانی هەیگوڵ لێ نادەی بۆمان وا بە بێڵ زەوی هەڵدەکەنین نەمامی دارگۆڵ دەروێنین ئەمە چیرۆکە ئەمە شعرە ئەمە پەروەردەیە ئەمە نەشونماکردنی هزر و بیری مناڵە هی ئەو لەو سەردەمەدا بەڵام بەداخەوە دوای 63 ساڵ لە هەولێر کۆلارەکەی باڵداریان لە قەڵاخز دەخوارە و تێکیان شکاند و لە دوای 2023شەوە لێرە دیسانەوە جارێکیکە ئیبراهیم ئەمین باڵداران خستە لاوە و لەو وەختەوە چەند کتێبێکی کە دانەرا ئەو کتێبانە هیچیان خواردنی ئەو خواردنێن کە مناڵ بتوانێت چێژی لێ وەرگێ وە گەورەیش و مامۆساش گیری خواردەوە بەدەستەوە نەتەوەکەیش هەر گیری خواردەوە بەدەستەوە دایک و باوکیش ناتوانن مناڵەکانیان فێر بکەن چونکە ئەگەر ئەوەی باڵدار بواە مناڵەکە خۆی زانی داراوزاراکی فێرکە بەڵام ئێستاکێ هێشتا فێری هیچ نەبووە ئەو هاتووە هۆنراوەیەگە سەپێنێ بەسەریا کە لە ئاستی فێربوونی مناڵان نیە لەبەر ئەوە مناڵ دنیایەکی جیاوازە مناڵ هەرچەند تۆزێ درێژم مایە مەجای ئینەکەم پێویستی بەوە هەیە ئێمە بتوانین هەر لە ئێستەوە وایان لێ بکەین پێش ئەوەی فێری زمانێکی بیانی بن زمانەکەی خۆیان بە کەستانداردە و زمانی حاڵی نەتەوەکەیە ئەوان فێر بن دوای ئەوە ئێمە بتوانین فێری زمان باشە مامۆستا ئێمە ڕخنە لەوە دەگرین کە سیستمی پەروەردەمان گرفتی هەیە لە ڕووی ڕێزمانی زمانی کوردیەوە لە ڕووی ئەدەبی زمانی کوردیەوە بەڵام لەگەڵ ئەمەشدا زۆر جار ڕخنەکە لەوەش دەگیرێت کە مامۆستایان خۆیان ئەم ئەرکە ناخەنە سەرشانیان کە منداڵەکان ئاشنا بکەن بەو پەرتوکە کۆنانە بەو شاعیرە کۆنانە خۆیان دەرفەتێ بدۆزنەوە کە هەمیشە منداڵەکان ئاشنا بکەن بە ناوی بۆ نمونەیەکێکی وەکو باڵدار بە ناوی شاعیرەکانی پێشتر کە هەبوون یان دایکان و باوکان منداڵەکانیان ئاشنا ناکەن بە کللتوری خوێندنەوەی چیرۆک و هۆنراوە ئێوە سەبارەت بەم بابەتە پێشنیاردان چییە چۆن لە بابەتەکە ئەڕوانن ئێوە ئەم کێشانەی کە تۆ باسیەکەی ئەو کێشانەی کە میلەتەکە ئەیەوێ ئەو کێشانە کە تۆ ئێستا پرسیارەکان ئاڕاستی منەکەی منیش لەگەڵ تۆ ئەو کێشانم هەیە خێزانیش ئەو کێشانەی هەیە مامۆستاش ئەو کێشانەی هەیە بەڵام ئێستا بارودۆخەکە وای لێ هاتووە کۆرۆنا وا دەستی خستۆتە بینمان باشە نەبوونی موچە دەستی خستۆتە بینمان بژێوی ژیان دەستی خستۆتە بینمان لەبەر ئەوە گرفتەکان ئەوەنە ئاڵۆزە نامان پەرداژێتە سەر ئەوەی جارێککە لاکەینەوە بەلای دنیای پەروەردە و فێرکردنە ڕەسەنەکەی باڵدار و پاشەبەرەکانی باڵدار کە ئێمەین لەبەر ئەوە من پێم باشە هەر چۆنێک بێ وەزارەتی پەروەردە هەر چۆنێک بێت لایەک بکاتەوە بەلای پۆلەکانی 1 و 2 3 و 4ەوە لەم فترەی پێشوادن لە پۆلی یەکە باکەوتن نەبێ ئەی باشێکیان ئەمە ئەڕوات 1 دەرەچێ 2 دەرەچێ 3 دەرەچێ 4 ئەیەنن بەلای مامەسانی اینجا فێری ئەلفوبێ بکە چۆن شتی قوتابی مەی پۆلی 8 پۆلی 9 ئەلفوبێ نازانێ ئەلفوبێن بۆ ئەنووسێ لە لای چەپەوە ئەڕوا بۆ لای ڕاست یعنی ئەمانە کۆمەڵی گرفتن ئەبێ وەزارەتی پەروەردە لەگەڵ کۆمەڵەیە لەگەڵ دەستگایەکی تایبەتی وەزارەتی ڕۆشنبیریە لەگەڵ بەرنامە سازەکانی دنیای پەروەردە و فێرکردنە لەگەڵ مامۆستا خاوەن ئەزمونونەکانی هەر لە دهۆکەوە هەتاوەکو و خانەقین کۆ بێتەوە ئێمە ئەم گرفتانە هەر چۆنێک بێک بە شێوەیەکی کاتی جێبەجێ بکەین هەتاخوا دەرویەکمان لێ خاتووە ڕۆژی ڕووناکمان لێ هەڵێ خۆ میلەتی ئێمە بە درێژایی مێژوو هەر بەتەوا بووە ئاسۆ لە گۆیژەوە هەڵبێ کەچی هەتاوە وکو ئێمە لا ئەکەینەوە سێرەکەین لە گەڵە زەردەوە ڕۆژماندی ئاوا بووە لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە جارێکی تر
بچینەوە بۆ دنیای نەتەوەیی، بچینەوە بۆ دنیای زمانە پاکە جوانەکەی کوردی، بگەڕێنەوە بۆ فۆلکلۆرە دەوڵەمەندەکەی دنیای مناڵان، بچینەوە بۆ زیندووکردنەوەی توراسی نەتەوەیی. ئەمە وردە ئەمانە گەشە پێبین بۆ ئەوەی بتوانین هیچ نەبێ تۆزێک کێشەکانی ئەم میلەتە چەساوەیە چارەسەر بکەیت. مامۆستاگیان ماندوو نەبی تەمەەن درێژ بی ئەو تەمەەی ماوتە هەمیشە ئاوا بەگەشی بتبینین لە هەوڵ و ماندوو بوو نابوو بینین هەروە چالاک بوو بینین. سپاس بۆی کامبیانێ میوان مابووی مامۆسامی. وڵا ڕۆڵە من سوپاسی ئێوە ئەەکەم ئەگەر کتێبەکەی باڵدار بێننەوە من لەوانەیە 10 ساڵێک گەنج ببمەوە ئینشاءڵڵا نەک هەر من و مناڵی کورد و خێزانی کوردیش ئەو وەختە هەر چاوەڕێی ئەو مژدێن وەزارەتی پەروەردە ئینشاءڵڵا بۆمان جێبەجێ